خەریکە شەڕێکی خوێناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت کوردستان و دەڤەرەکەمان داپۆشێت. ڕژێمەکانی ئەمریکا و ینی بلۆک بەندی ئەمپریالیستەکان لە نێوان رووسیا و ئەمریکا دنیایان دابەش کردووە. ڕژێمەکانی ناوچەکەش هەر کامیان سەر بە بلۆکێک لەم بلۆکانە بە گوێرەی ئەو هەلومەرجە مێژووی خۆیان ئەیانەوێ پەلهاوێژی بکەن، بە تایبەت تورکیا غافڵ لەوەی کە خۆی ژێر مەجموعەی گەورەتر لە خۆیەتی ئەوێ پەلهاوێژی بکە بۆ کوردستان و پێگەی خۆی لێرە بەهێز بکە و ناوچەکە بکە بە خوێن. کۆمەڵێ لە خەڵکی دەڤەرەکە دەنگی تووڕەوی بێزاری خۆمان بەرزەکەینەوە بەرامبەر بە ئەم شەڕە ناڕەواییکەوە تورکیا ئەیسەپێنێ بەسەر خەڵکی کوردستانە کە قوربانی ڕاستەقینەکانشی خەڵکی بێدیفاع و خەڵکی مەدەنین لە ڕاستیە. بۆیە ئێمە پێشمەی دێرینەکان خەڵکی بە شەرەفی بە هەڵوێست هەمومان دەنگی ناڕزایی خۆمان بەرزەکەینەوە دژ بە ئەم شەڕە ناعادیلانە و ناڕەوانە ئەوە بە لەژێر ناوی دیموکراسی و مافی مرۆڤ و ئەم شتە بێناوەڕۆکانە ئەسەپێنرێ بەسەر ئەم خەڵکە. هیوادارم خەڵکی کوردستان هوشیار ببنەوە، خۆیان ڕێخەن. تەنیا ڕزگاری ئێمە لە هوشیاری و خۆڕێخستنمانایە بتوانین یەک دەنگ و یەک هەڵوێست دژ بە ئەم داگیرکاریانە بۆستینەوە، دژ بە ئەم زوڵم و ستەمانە بۆستینەوە کە خۆمان پشت ئەسوور بین بەهێز و توانە ڕاستەقینەکانی خۆمان ئەگەنە هیچ دەستێک نە لە ئاسمانەوە نە لە زەویەوە نایەت ئێمە ڕزگارکە.